مانگەشەی پارتی دیموکراتی کوردستان بۆ هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی عێراق لە شار و شارۆچکەکان بەردەوامە. ئەمڕۆژ مەسرور بارزانی جێگری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان لە ئاهەنگی بانگەشەی هەڵبژاردن لە دهۆک چەند خاڵێکی گرنگی وروژاند. لە ناویاندا دەڵێت شەڕی ئەمجارەمان دەبێت ببرێنێت بەغدا، شەڕی دەستور، شەڕی تاک بە تاچی ئەو مادانە بکەین کە عێراق پێشێلیان کردو دەبێ هەمووی ڕاست بکرێتەوە. لە بەشێکی تریشیدا دەڵێ کێشەی خەڵکی کوردستان بە تەنها کێشەی موچە و بودجە نییە، کێشەی ئێمە کێشەی خاک و خەڵکی کوردستانە. لەسەر ئەم بابەتانە ئێمە میوانمان هەیە دەمانەوێت قسەی زیاتر لەسەر ئەم بابەتە لەسەر بانگەشەی پارتی دیموکراتی کوردستان بکەین بۆ پەرلەمانی عێراق. میوانەکەمان زۆر بەڕێز بەڕەوان حەمدی یاریدەدەری بەرپرسی مەکتەبی ڕێخستنی پارتی لە نینەوە ڕاستەوخۆ لە دهۆکەوە لەگەڵماندایە. کاک بەڕەوان شەوتان باش، سوپاسانەکەین کە بەشدارن لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکانی کوردستان 24. من بە پرسیارێکی گشتی دەست پێ بکەم. هەم سەرۆک بارزانی هەم مەسرور بارزانی جێگری سەرۆک بارزانی پێداگری لەسەر خاڵێکی زۆر گرنگ دەکەن، دەڵێن بەهێزبوونی پارتی بەهێزبوونی کوردستانە و بە پێچەوانەوە بەهێزبوونی کوردستانیش بەهێزبوونی پارتیە. ئەمە چ واتایەکێ؟ شەو باش، سپاس بۆ کوردستان 24. وەکو دیار ئەمڕۆ دەڕۆژ لەسەر بانگەشەی هەڵبژاردننی خولی شەشەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراق پەرلەمانی عێراق دەستی پێکرد، دوێنێ بە ئزنی جەنەوەبی سەرۆک و لەسەر ڕوخسەتی ئەو پارتی و پارتیەکان و دەنگدەری پارتی ڕاست پارت کە داخلی ئەم هەڵمەتە بن، تێیدا وتارێکی مێژوویی پێشکەش کرد کە مەغزایەکی سیاسی هەبوو، مەغزایەکی دستوری هەبوو، بەرنامە و پەیامی پارتی بۆ ئەنجومەنی نوێنەران و بۆ ستاکچەری سیاسی و دەوڵەتی عێراق و دەوڵەتی اتحادی لە عێراق نیشاندا کە ئەرکەکانی کاندیدەکانی پارتی پاش ئەم دەنگدانە لە عێراق چ دەبن. ئەمڕۆژ بە هەمان نەمات جێگیری جەنابی سەرۆک کاک مەسرور بارزانی لە دهۆک ڕۆژی دووەمی هەڵمەتی ڕەسمی ڕایگەیاند کە هەردووکیان یەک لە ڕووی سیاسیەوە لە چارچێوەی عێراقدا ئێمە بڕوامان بە چییە؟ ئێمە بڕوامان بە عێراقێکی فدرالیە. مافەکانمان زامن کراون لە پاش پرۆسەی ئازادی عێراق لە 2003 لە دستوری 2005 عێراقدا لە چەندین مادەی دستوریدا. بۆیە شەڕی ئێمە لە بەغدا شەڕی جێبەجێکردنی مادە دستوریەکانە کە بەداخەوە ئەو نیزامەی کە لە عێراق بوو لە ماوەی چەند ساڵی دوویدا لە ڕێگای پێشێلکردنی مادە دستوریەکان مافی خەڵکی هەرێمی کوردستان و استحقاقاتی حکومەتی هەرێمی کوردستانی بە نەزەر ئەعتیبارەوە نەگرت و بەڵکو پێشێلی کرد و غەدری لێکرد. ئەمە جانبێک بوو. جانبێکی دریشی اعتمادی کولی بوو لەسەر خۆتبوون وەکو بەرنامەی پارتی، استراتیجەتی پارتی، بڕوابوونمان بەو خزمەت گوزاریانەی کە لە چوارچێوەی حکومەتی هەرێمی کوردستان پێشکەشی خەڵکی کوردستانمان کردووە. هەر بۆیەش هێزی هەرێمی کوردستان لە ناو بەغدادا ئەمڕۆ کۆبوویتەوە بە هێزی خەڵکی کوردستان کە متمانەی بە پارتیە وەکو دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان و بە جێبەجێکردنی ئەو مادە دستوریانەیە کە شایستەی خەڵکی کوردستانن بەو ناوچانەی کە کوردستانی تاکو ئێستا لە چارچێوەی مادەی 140 نەگەڕایتەوە سەر هەرێمی کوردستان. زۆر باش. کاک بڕەوان، هەم دوێنێ سەرۆک بارزانی هەم ئەم ڕۆژ مەسرور بارزانی جێگری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان لە گوتارەکەیدا ئاماژەی بە خاڵێکی تری گرنگدا گوتی هەندێک لایەن هەیە خەریکی پیلانجێڕین دژی پارتی دیموکراتی کوردستان هەم لە ناوەوە هەم لە عێراق، بەڵام ئەم پیلانانە سەر ناگرێت. بۆچی پیلانجێڕی دژی پارتی دیموکراتی کوردستان دەکرێت؟ ئەمە خاڵێکی زۆر هەستیارە. ئەمە پێویستی بە بەرچاوڕوو نییە بۆ خەڵکی هەرێمی کوردستان. ململانەی سیاسی لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان دەبی کێبرکێبی لەسەر خزمەتکردن بە خەڵکی کوردستان. ناکرێ ململانەی سیاسیەکان لەسەر پاشخستنی خزمەت گوزاریەکان بیان بربەس دروستکردن بۆ خزمەتکردنی خەڵکی کوردستان بیتن. پارتی دیموکراتی کوردستان لە بەرنامەی خۆی چ لە چوارچێوەی حکومەتی هەرێمی کوردستاندا چ لە چوارچێوەی ئەو بەرنامەی کە بە فڕکسیۆنی پارتی لە پەرلەمانی عێراق و بۆ کوتلەی وەزاری لە عێراقیشدا هەیە بەردەوام پێداگیری لەسەر خزمەت گوزاری
بۆ هاوڵاتیانی عێراقی و بۆ هەرێمی کوردستان و هاوڵاتیانی هەرێمی کوردستانی کردیە. بەداخەوە ئەو پلانانەی کە لە عێراق کە دژی هەرێمی کوردستان جێڕاون بە شاهدی خۆیان ئەوانەی کە دەسەڵات بوونە لە عێراقدا دەیانگوت چاوساغی لایانی سیاسی هەرێمی کوردستانی لە پشت بووە بۆ بربەس دروستکردن بۆ هەندێک شایستە و بۆ جێبەجێکردنی هەندێک مادەی دستور کە لە قانزازی خەڵکی هەرێمی کوردستاندا بووە. هەر بۆیش ئەو پیلانانە کە ئەمڕۆ دەیبینین کابینە بە دوای کابینە مەئامەرە لە دوو مەئامەرە کە لە گۆڕ دەنێن و سیاسەتی حەکیمانەی چ ڕێبازی بازانی چ پارتی دیموکراتی کوردستان لە چوارچێوەی هەرێمی کوردستان سەردەگریتن و بڕوای خەڵکی کوردستان بە پارتی و بە پارتیەکان و بە کاندیدانی پارتی و بە سەرۆکەکەی و ڕێبازەکەی دەمینێتن بۆوە دەگەڕێتەوە کە مزباقیەتی ئەم ڕێبازە مزباقیەتی ئەم حزبە کردارەکانی ئەم حزبە لە چوارچێوەی حکومەتدا ڕازگۆیانە و منسوف بووینە لەگەڵ خەڵکی هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان هەست پێ دەکاتن کە بەڵێ پارتیە کە دیفاع لە مافەکانی دەکە، پارتیە دیفاع لە ئاخ یاخود لە خاکی کوردستان دەکە، پارتیە دیفاع لە پێکەوە ژیانی هەرێمی کوردستان دەکاتن، پارتیە دیفاع لە وجودی هەرێمی کوردستان دەکاتن سەرڕای ئەو ململانێ نێودەوڵەتی و ناوچانەی کە بەشێکی زۆریان لەسەر حسابی ئەو ملەتانەنە کە بێمافن. هەر بۆیە پێویست بوو کێبڕکێ سیاسیەکان لە چوارچێوەی عێراقدا کورد یەک باە لە پێداگیریکردن لە مافە دستوریەکان و یەک باە لە دەرخستنی ئەو یاسانەی کە شایستە بۆ هەرێمی کوردستان دەگەڕێتەوە. بەڵام کە ئەوەمان نەبینی و بە واقعیش ئەگەر بۆ مێژوو بگەڕینەوە لە پاش 2017 و لە پاش ڕیفراندۆمە ئێمە وێنەیەکی دی و تابلۆیەکەمان دیت ئاوردانەوەی خەڵک بۆ ڕابردوو و بینینی خەڵک بۆ دەستکەوتەکانی ئەمڕۆ بۆ خزمەتگوزاریەکانی ئەوڕۆ بۆ ئەو ڕازگۆری و جرئەتەی کە حکومەتی هەرێمی کوردستان ڕاپەڕەی ڕوون دەداتە بەردەنگ دەری خۆی و دەداتە بەر هاوڵاتیانی خۆی ئەوە وا دەخایێنێتن کە پارتی بە دەنگێکی دلێر لە زاری جەنابی سەرۆکەکەی لە زاری جێگیرانی لە ساری سەرکردەکانی بە خەڵکی کوردستان بڵێن پلان سەر ناگریتن چونکە ئێمە ڕاست و ڕەوای و ڕاستگۆینە لەگەڵ ئێوە و شاخەکانی کوردستان لە پشتمان و ئێمە قەزیەکمان هەیە بۆ سەرخستنی ئەم قەزیە دەمانەوە لە بەغداش بورمان هەبی حزورمان هەبی وجودمان هەبی بەهێز بین تاکو بتوانین بەهێز بەرگری لە خاکی کوردستان و لە خەڵکی کوردستان. زۆر باشە کاک بەڕەوان بۆ خۆشت باش دەزانی پارتی دیموکراتی کوردستان یەکێکە لە ئەو لایەنە هەرە بەهێزانەی لە مووسڵ و لە دەشتی نینەوە جەنابتان یاریدەدەری بەرپرسی مەکتەبی ڕێخستنی پارتین لە نینەوە و باشیش دەزانی زوڵم و ستەمێکی زۆر لە خەڵکی دەشتی نینەوە بە کریسیان و بە دیاریکراویش لە ئێزدیەکان هەم لە سەردەمی داعش و هەتاکو ئێستاش کە چەکدارانی حەژرەوەتان لە شەنگال تا ئێستا چۆڵی ناکەن و ناهێڵن ڕێکەوتنی شەنگال جێبەجێ بکرێ. ئێوە دەتانەوێ ئێستا بۆ ئەم هەڵبژارنەی ئێستا چی بۆ خەڵقە بڵێن داوای چیان لێکەن و چ بەڵێنێکیان پێدەن؟ پارتی دیموکراتی کوردستان بۆ بانگەشەی هەڵمەتی هەڵبژاردننی خولی شەشەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراق 4 پەیامی ڕوونی هەیە بۆ خەڵکی نینەوە دەشتی نینەوە بۆ شنگال بۆ زمار بۆ مەخمور بۆ دەوروبەرەکانی. پەیامەکەی زۆر ڕوونە دەمانەوێت خزمەتگوزاریەکانی هەرێمی کوردستان بگوازینە ئەو ناوچانە دەمانەوێت ئەو پێکوەژیان و ئارامی و ئەستیقرارڕێی کە لە هەرێمی کوردستان هەیە لە هەموو ناوچەکانی دەشتی نینەوە و دەوروبەریشی هەبیتن و پێک هاتەکان هەم ئازادانە هەر ئارام هەم لە بنکەشێکی ئاسایشی سەقامدیردا بژین و ئەو تابلو پێکوەژیانە پارێزراو بیتن. هەروەها دەمانەوێت پێیان بڵێن عمقی استراتیجی علاقاتی نێودەوڵەتی بۆ استقراری سیاسی لە چوارچێوەی عێراق و هەرێمی کوردستاندا بخەینەگەر بۆ خزمەتی دانیشتوانی ئەم ناوچانەدا. دەمانەوێت پێیان برێن ئەو پرۆسەیە چاکسازیەی کە لە هەرێمی کوردستان دەستی پێکرد بگوازرێتەوە بۆ عێراق و ساروەت و سامانی عێراق بۆ خزمەتی هاوڵاتیانی عێراقی و پێکهاتەکانی عێراقی بەکار بهێنرێتن. ئەو ئەزبوونە عمقێکی استراتیجی علاقاتی تاریخی علاقاتی اقتصادی علاقاتی کۆمەڵایەتی پێکەوەژیانی کۆمەڵایەتی لە بینی کورد و عەرەب و پێکهاتەکانی تر لە نینەوە و لە هەرێمی کوردستان هەیە. هەرێمی کوردستان بەشێکە لەو ویلایەتە مووسڵەی کە پێشتر لە عێراقدا هەبووە و ئەمڕۆ پارێزگایەکانی تر هەرێمی کوردستانی لێبوویتەوە کەواتە خەڵکی کە
کە دەنگدەری پارتیە و تاپلۆی پێکەوە ژیانی ئەسیلی منتەقەکەیە ئەو قەزایانە بوون کە پێشتر سەر بە ویلایەتون ئەو پارێزگایەت بوون کە پێشتر سەر بە ویلایەتی مووسڵ بوون ئێمە ئەسلیەکانی مووسڵ و دەوروبەری مووسڵ و قەزایەکانی مووسڵ و هەرێمی کوردستانین دەمانەوێتن ئەو ئەزمونە لە خزمەتی پێکەوە ژیانی پێکهاتەکانی قەومی و ئاینی و پێکهاتە کەلتورە جوێدایەکانی دەشتینەینەوە و مووسڵدا بین هەر بۆیەش هەست دەکەین کە لە مووسڵدا گۆڕانکاریەک بە ڕێژەی دەنگەکانوە دێتن پێشوەچوونێک لە پرۆسەی دێتن بەڵێ مووسڵ بەڵێ نینەوە تابلۆیەکی عێراقی مسەغەرە بەڵام پیلانێکی یەکجار زۆری لەسەرە پیلانەکەش بەوەیە کە دەیانەوێتن ململانەی ئەقلیمیەکان بینە ناو مووسڵ کە دەیانەوێتن پێکەوە ژیان لە مووسڵدا بخەنە بن ئستیفهام و مەترسی لەسەر هەندێک پێکهاتە دروستکەن و بە دەریانێن کە دەیانەوێتن دیموگرافیای مووسڵ لە پێکهاتە ئەسلیەکانی خۆی گۆڕانکاری بەسەردا بینن کە دەیانەوێتن خصومە سیاسیەکانی خۆیان کە نەیانتوانیە لە چوارچێوەی کێبڕگەی خزمەتگوزاری لە عێراقدا جێگیر بکەن و سەروەتی سامانی عێراق بۆ خزمەتی دانیشتوان و هاوڵاتیانی عێراق سەرفی بکەن کە لە ڕێگای بەرەڤەڵی و لە ڕێگای مساهماتی سیاسی خەڵکی کوردستان و خەڵکی پێکهاتەکانی تری دەشتینەینەوە متەزەڕر بن تێدا باشە کاک بەرەڤان ینی کەواتە من لە قسەکەی ئەوە تێگەیشتم ئێوە وەکو پارتی دیموکراتی کوردستان خۆتان بە پارێزەر و دیفاعکاری تەواوی خەڵکی مووسڵ و دەشتی نێنەوازانن ڕێک وایە هەروەکو چۆن لە 2014 مووسڵ ڕوبەڕووی شەڕی داعش بوویەوە کەتە بندەستی تاریسکسانانی داعش دەوڵەتی ئیسلامی دەستی بەسەرداگرت دیتمان هەموو پێکهاتەکانی مووسڵ هەموو ئەو خەڵکەی کە دانیشتوانی سنووری مووسڵ و نەینەوایە ڕوویان لە هەرێمی کوردستان کرد دەواازەکانی هەرێمی کوردستان بۆیان کرانەوە ئاوڕیان لێندرایەوە حەوێندرانەوە پارێزگاریان لێ کرد هەروەها لە بنچەتری جەنابی سەرۆک و بە ڕێنمایی ئەویش یەکەم هێز کە دەواازەکانی مووسڵی کردەوە و هێزی جوڵان بۆ ئازادکردنی مووسڵ و نەینەوە و قوربانیدا لە پێناو ئازادکردنی پێکهاتەکانی مووسڵ و تۆقاندنی ئەو تەوقەی کە زڵم و ستەم لە بنیان نەمیرێتن هێزی پێشمەرگە بوو خێنی هێزی پێشمەرگە بوو کە لە سەحێلە کە لە زمار کە لە شنگار کە لە دەشتینەینەوە کە لە مەخمور ئەوانە بوون کە تاریکستانیان شکاند و ژیان و پێکوە ژیانیان گەڕاندەوە نەینەوە ئەمڕۆژ لە چوارچێوەی ئەنجومەنی پارێزگای نەینەوە پارتی دیموکراتی کوردستان کار بۆ ئەو ئیستیقرارە دەکاتن کە بۆ مووسڵ بگەڕێتەوە و دەمانەوێت بەهێزەوە لە ڕێگای دەنگدەری مووسڵەوە بچینە بەغدا بۆەوەی زیاتر بتوانین پرۆژەی خزمەتگوزاری و تەجروبەی هەرێمی کوردستان لە نەینەوە دووبارە بکەینەوە و خەڵکی نەینەوە بە ئارامی و بە ئاسوودەیی و لە بن خزمەتگوزاری زیاتر بژیتن. زۆر باشە زۆر بەڕێز بەڕەڤان حەمدی یاریدەدەری بەرپرسی مەکتەبی ڕێکخستنی پارتی لە نینەوە ڕاستەوخۆ لە دووەکەەوە لەگەڵ مابووی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان شەوتان باش.